یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژەرانە نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادەن. جاری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا بۆ چوارشەمەیەک تر هاتم وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 15 ئایاری 2024 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان بەرنامەیەکمان دەبێت، پاشان سەبارەت بە هێرشی ئیسرائیل بۆ ڕەفح بەرنامەیەکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بەو گرفتەی لە بەشێک لە ناوچەی کەرکووک و ناوچەکانی تری ناوچە کۆکە لە سەرەکان کێشەی هەنجوتیاران بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەو سەرنج تێبینیانەی ئێوە لە کۆمنتێکدا دەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی سەرۆک ئاماژەم پێدا کاتەوەری هەڵبژاردنەکانی کوردستان تەوەری یەکەمی ئەمڕۆمانە و ئەم بابەتە شتاو توێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سپاس کە جارێکی تر لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و سپاسش بۆ ئێوە کە پێویستیتان کردووە بەرنامەی ئامادەکەم. بەڵێ بڕیار بوو دەی ئایار هەڵمەتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات کە دەی حوزەیران بڕیار بوو ئەنجام بدرێت، بەڵام لانی کەم هێشتا ئەو هەڵمەتی بانگێشت و بۆ دەنگدان دەستی پێ نەکردووە. پێتان وایە لە مانگی حوزەیراندا هەڵبژاردن بکرێ بە بەڵێ و بە نەخێر بۆچی؟ یەکەم ناکرێ خۆشیان گەشتن بۆ ئەنجامێکە دەمێکە گەشتن ئەنجامی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ناکرێت.
بە تایبەتی دوای و بڕیارانەی کە دادگای فیدرالی بەس فەرزی کرد بەسەر چۆنێتی هەڵبژاردنەکانی کوردستانە چۆنتی ئیدارەکردنی هەڵبژاردنەکان لامەکاتە ڕەتفعلی یا پەرچەکردداری پارتی بە بەرامبەر ئەو بڕیارانەی دەخالەتی دادگای فیدرالی هەتووە یاخود دەخالەتی دەوڵەتی حکوومەتی عێراق کولی ئەمانە جۆرێک پاشەکشێ بە دەور و جێگەوڕێگەی کە پارتی لە ناهەرێمی کوردستان هەیەی بمانایەک بۆی کە جۆرێک ئەو سەلاحێت و دەسەڵاتانی و ئەو پێکاتی حکوومەتی کە زۆرتر لە هەرێمە پارتی ئیدارێکا و یاخو پارتی هێزی سەرکێتیە جۆرێک ئەگەر ئەم هەڵبژاردنە بکرێ ئاشکرایە جۆری بڕیارەکانی دادگا جۆری ئیدارەدانی بازنەکان جۆری لابردنی کۆتاکان هەموو ئەمانوەیە کە زیانێکی گەورە بە جێگە و پێگەی پارتی ئەدا پاشەکەشێکی گەوراکە بە مۆقعەتی پارتی هەر بۆ معنایە پارتی کەوتوەتە پەرچەکردارێکەوە و کێشکەوتوەتە چشمەکێشێکەوە لە ئەو سەفەرانی کە سیاسەتمدارانی پارتی کردیان و نێچیفا بازانی کردی بۆ بەغا بۆ تاران هەوڵی ئەوەیە کە چۆن ئەم هەڵبژاردنە بخەنە ئاستێکەوە کە جۆرێک تیا زەرمە نەبن بە یاخو بە معنایەکی تر بین بە سەلامەتی لی بێنە دەرەوە کە ئەمە تا چەند ئەوە کەم ناگات تەمانی حوزێران و مانی حوزێران زەحمەتە ئەمە بکرێ بۆچی من ئەگەر ئەوە زۆرەکە دواخرێ و هەتا کە دواژەخرێ معلوم نیەکەیەکە تاسە ئەم چێشمە کێشە لە ئارادایە و کۆتایی ناتوە و هێزە سیاسەکان کەوتنتە ڕقابەتێکی گەورۆ لە بەرامبەریەکە بە تایبەتی موقعەتێکە یەکێتی ئەوێ لە ڕێگەی ئەمە بژاردنەوە زەربێکی گەورە لە پارتی با و پاشەکشەی پێ بکاو و دەستکەوتێ بێ بۆ خۆی بە هەج معنایە کولی ئەمانش ئەتوانم بڵێن بە پێش دادگای فیدرالی مەسەلەیەکێ زۆر ڕۆشنە کە جۆرێک ناوەندبوونەوەی حکوومەتی عێراق سیاسەتێکە چوارچەوەی هەماهەنگی ئیدارەکە یا سوودانی ئیداری کۆمەڵگەی عێراقا گەڕانەوەی بۆ عێراقێک کە مرکزیت یا ئاساس بێ جۆرێک ئەو دەسەڵات و بانگەشەی سەر بۆ خۆی و سەربەخۆی کوردستان و یاخو بمعنایە سەربەخۆی ئابووری و یا هەر سەربەخۆی لە دەسەڵاتەکە بە ناوی دادگای فیدرالیەوە یا لەژێر سیادی دادگای فیدرالیە بە حکوومەتی عێراق هەوڵی ئەوەیە کە ئەو پاشەکشەیە بە دەسەڵاتی هێزە کوردەکان بکە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەمە واقعیتێکە بەڵام وەکو خۆشتان ئاگادارن لە دوای حەڤەی ئۆکتۆبرەوە کە حکوومەتی عێراق هێرشی کردە سەر کەرک و جێناکۆکان بۆ پارتیوان پاشەکشیان کرد و زەڕێکی گەوریان خوا لەو بارەوە بە دەرکەوت کە پارتیژلی بۆ خۆشیان کەوتنە جێگەوڕێگەیەکەوە کە ملکەتی سیاسەتەکانی دەوڵەتی عێراق بن حکوومەتی عێراق بن و بگەڕێنەوە بۆ سیاسەتێک کە حکوومەتی عێراق پێ دەکە یاخو بەرژەوەندی تازەیان دوای حەڤەی ئۆکتۆبەر لەگەڵ حکوومەتی عێراق بگونجێن بە هەر معنایە کە بانگەشەیەکی زۆر تونیان دەکرد لەسەرەوەی کە سەربەخۆی کوردستان و حتاوە ئاسیمەت بەرزانەی و ئەیوت کە هەر زیانەکانی لە ئەسوێ من و بەڵام دوایش غیری ملکەج بوون بۆ سیاسەتی حکوومەتی مرکزی شتێکی کەی لێ بەرەم نەهات بە ئەمانش هەنگاو بە هەنگاو پێوەی دیارەکە حکوومەتی هەرێم پاشەکشەی گەورەی پێکراوە و پاشەکشەی کەشی پێکرێ چ لەباری ئابووری چ لەباری سیاسی چ لەباری موقعەتی هێزی سەربازی و سیاسی و کۆمەڵاتیە ئەوەی کە هەڵبژاردن ڕەنگە ئەنجام نەدرێت یان ئەوەی کە ئێوە پێتان وایە کە ئیمکانی کەمی هەیە لە حوزەیراندا ئەنجام بدرێت زۆرێک لەلایەنەکان باز لەوە دەکەن کامە هەڕەشەیەکە بۆ سەر دیموکراتی لە کوردستان و تەنان یەکێتی ئەڵێ وڵاتان ئیتر بە و چاوی ڕێزەوە کە پێشتر هەیان بوو بۆ کوردستان نامێنە دەگەر بێت و هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێت واتە ئەگەر بێت و هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت چەندێک مەترسی هەیە بۆ ئایندەی خەواری هەرێمی کوردستان قاری هەرێم بەپێکی یەکێتیە کە لێکدانەوەی لە سەرکاویا بەرژەوەندی هەیە چۆنی سەر ئاستی بەرژەوندێکە بۆ هاوسەنگی هێزەکەی بە خازانجی بێ یەکێتی ئاستاجێت یەکێتی لە هەرێمی کوردستانە بەمانایەک ناتوانین ئێمە لە سەقسەکانی قسەی سیاسەتمەداران یەکێتی لێکدانی هەڵبژاردن بکەین خودی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵ موقعەتی بۆ دیموکراتیەتی پێڵەکی لەژێر پرسیارە لەژێر پرسیارێکی جدیایە هێزی میلیشیا و هەڵبژاردن شتێکی زۆر ناکۆک و نابەجێیە من هەموو جارێک گوتومە کە
ئەگەر ئەو هێزە سەربازی پارتی هەیەی وشێتیەتی ئەگەر لیان شەنیدەوە ناتوانن لاڵبژاردنە بەشداری کرد و ئەوان بەژێر فشاری چەگاری وەکو هێزی میلیشیا انتخابات بەڕێوەبن دیموکراتێت بەڕێ کەلیمێکی بۆشە کەلیمێک نیە جێگە و ڕێگە و جێگایکی هەبێ معنایە پێیاکە لە هەڵبژاردننی کوردستانە و یاخو پێگەێنانی حکومەتە پێگەێنانی حکومەت لە ئەوڕۆژۆ دو ناوچەی سەر دو ناوچەی سەوزە ئەگەر شوێنە دیموکراتی بێ و دیموکراتێتیان بێ هەرچەنە بەس سەرنجێک شەمان سەر دیموکراتێت بەتایبەتی لەم دەورانە دوای شەڕی غەزە ئەو باسێکی ترەوەکرێ لە ڕۆژیکە لە بەرنامەیەکە بەتایبەتی باسی دیموکراتێتی ئەوروپا ئەمریکاش بکەین کە ئەوە بۆ خۆی شتێکی بۆش و بێمانە دەرچوو بەرەو خوا دێت کە ئەو ئیدعای کە خوان یاکە بۆ دیموکراتێت ئەو معنا و قیمەتی نەما ئەوش دەکەوت کە فشەڵێکی چۆنە بەرحاڵ ئەمی زۆنی زەرد و زۆنی سەوز ئەوە بۆ خۆی معناگەوەیە کە تۆ دوو منطقه داگیر کراوە هێزێکی منطقەیەکێتی داگیری کردووە منطقەیە پارتی داگیرتر انتخابات ئەی بەر لە انتخابات حکومت پێگەێنراوە ئیتفاق کراوە هەموو جارێوا بووە هیچ جارنەوە کە تۆ بزانی ئەمە شەفافێت هەیە ئەمە ئیتفاقا یعنی ئەمە بڵێن خەڵک ئازادە ئەچێت دەنگە لە زاهیرە وایە بەڵام خەڵک لەژێر فشاری موچە لەژێر فشاری نەفسیە لەژێر فشاری وجودی هێزی میلیشیا لەژێر بەرژەوەندی تەوزیعاتێکە لە کۆمەلگایە کردویانە بۆ دانی موچە بە خەڵک بۆ خەڵک هەمووی کە فەزایەکە کە انتخابات وەکو نەتیجەکەی ڕاگەێنراجان انتخاباتەکە نەتیجەکەی معلومە هەموو کەس دەزانێت کە حسەی پارتی چەنە حسەیەکی چەنە و هێزەکانی تر چۆنن ئەنەوەی کە انتخاباتێک پێشوەخت معلومە نەتیجەکەی ئێستاش ئەگەر بکرێ بەم هەلومەرجەی بۆ شرایط و مەرجەی کۆنی پێشووتر کرد معلومە ئێستا قەراری دادگای فیدرالی جۆرێک ئاڵوگۆڕی لەمایە کردووە کە پارتی نات بزانێ بەشدارێکە بە زیانێ بەخشێ ئەگە بزیانی بەخشێ چی ڕوئای خۆ معلوم نیە معنایەوە ئەگەر ئەم بڕیاری دادگای فیدرالی بەغزەری پارتی بێ پارتی دەسەڵاتی لێسەردێتەوە پارتی ناوچەی زەتی بەدەستەوە نامێنێ بۆ یەکێتیش هەروە هیچ هەڵبژاردنێک هیچ سیاسەتێکە بە ناوی دیموکراتێتەوە جێگە و ڕێگەیەکی نیە لە مۆقعەتێکا کە یەکێتی نیشتمانی لە ناوچەی سەوزا هەیەی ئەمە شتێکی ڕۆشن و ئاشکرایە خۆ قسەیەک نێ من بیکەم حتا سیاسەت بەدارانی یەکێتی پارتی خۆشیان ئەوە زۆر باش دەزانم ئەگە لە مقابلی تەلەڤیزیۆنەکە ببینی زۆر لە سەگرەکەوتیانە مەسەن بۆ زمانێکە گۆڕان هاتە ناو ساحەکەەوە بۆ نمونە کورسی زیاتر دێنە یەکێ لە سەرکردەکانی یەکێتی ئەگەر ئێمە یەک کورسیش بێنین ئەوان ناتوان حکومەتە بەدەستێکێتیەوە یعنی انتخاباتە شتێکی زۆر شکلی و پوچ و بێوانایە هیچ فقط من پێ وایە لە ئاسی دنیاشان معلومەکەمە چۆنە دەبڕۆ ئەمە مەسەلەکەی ئەوان شەرمەزاری نییە مەسەلەکەوەی ئێستا کەوتوتە جێژایەکەوە نازانن ئایندەی سیاسیان لە پاڵ پێکهاتەیە کە حکومەتی مرکزی ئەوێ بۆ ئایندەی عێراق دیاری بکە بۆ ئایندەی حکومەتی فیدرالی دیاری بکە بۆ ئایندەی ڕاپەیوەندی بە هەرێم و دیاری بکە سیاسەتێکی تر گیراوەتە بەر ئەمە بۆچووی من هەم پارتی هەمێکێتی کەوتنەتە ناو دەورانێکی تازەوە تەناقوزاتێکەوە کە ئەو سربەخۆیی پێشتر ئەو حکومەتی کە بە هەر شکڵێک خۆیان دووسیانکرێ هەبێ جۆرێک بەمانایە بەرەو کۆتایی دێ بەرەو ئەنی کۆتایی پێدەهێنرێ و ئەمە ڕسمان یەکێتی لەگەڵ ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و نیشانی داوە کە ئەوان ئامادەن و بە گرنگی دەزان کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بگرێ ئەمەیان باز لە چی دەکات ئەوە زایت چۆن بەسەن کەسێک معاملەیەەکە و معاملەکە بەهەز لاکا بشێتەوە بەلایەوە مهم نییە ئەو ئێستا یەکێتی کەوتوتە ناو چێشمەکێشێکەوە مثلا بە هەر جۆرە بێتە دەرەوە لایەوە مهم نیە ئەو جێگە و ڕێگەیەکی ئەو لە حساباتی هاوسەنگی هێزا ئەو جێگە و ڕێگەی نەماوەشێتی ئەو جێگەی لە مقابلی حکومەتی عێراقانیەتی لە مقابلی پارتیا بەرزانیە دەمێک لە هاوکێشەی سیاسیە ئەو هاوسەنگی نەماوە بۆتە هێزێکی مثلا ئەو ناتوانێت حکومەتێک پێبێنێ لە هەموو کوردستان ئیدارە بکە هەمیشە لە پاڵ پارتیە لە ژێر سیاسەتی پارتیە لە ژێر جۆرێک دەرگیر بۆ لەگە پارتیە ئێستا ئەو چێشمەکێشەی کە لەمان پارتی وێکێتی هەیە
ئەم قەرارانەی محکەمەی فیدرالی جۆرێک بە قازانجی خۆی بینێ جامە قازانجەکە قازانجەکە معلوم نییە نازانی شوێنێک بە تایبەتیەوە تا پارتی تەسلیم نابێ هەر بۆی کە پارتی تەسلیم نابێ یەکێتی پەیگیریەکە جددیە لەسەرەوەی کە بێن خاباتە بکرێ مەسەلەکە شێوەیە کە پارتی بخاتە ژێر فشارەوە پارتی بخاتە ژێر ئەو بڕیارانەی محکەمەی فیدرالیەوە کە جۆرێک پارتی احتمالە زەری زۆری تیاکە ناڵم دەرەچیا دەرراچیا بین جۆرێک هاوسەنی هێز بە زەرری پارتی ئەگۆڕێ و جۆرێک یەکێتی سوود دەبینێ لەم قەراراتانە بۆ هاوسەنی هێزەکەی کە جارێککە کێفەکەی بەرزبێتەوە بێتە سەرەوە بەڵامە چەند سەرەکەوێت چەند ناجەحەبێت چەند وابێ بەچین نامعلومە بەس بەڵاوگە پارتی دموکراتی وچانەوە تا ئەو مساوامانەی کەیکە ئەو گفت و گۆدان و سارانی کە لەگەڵ ئێرانێکە لەگەڵی دەخۆخەت جۆرە خەریکە فەزاکە سازەکاتەوە بە معنایە کە ئەو ئەتا کوتاکانی سە قسەیە لەسەریکە یانزە نەبێ با پێنج بەرحانا زەمانە بەرەو چۆڕۆن بەڵام پارتی لە هەولی ئەوەیە کە ئەو هاوسەنی هێزێ هێزێکی یەکێتی ئەوێ یەکێتی مامەڵی پێکە جۆرێک ئەمیش نێڵێ ئەو زیانە بکات لە هەولی ئەوەیە بەڵامەت بەکوێ ئەگا بە بۆچی من جارە چارەنووسەکەی معلوم نییە لایانی ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی ئێستای ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی مەبەستم وەکوونەوەی نوێ باز لەوە دەکەن کە یەکێتی و پارتی لە هەڵبژاردن دەترسن چونکە دەزانن ئەم هەڵبژاردنەی ئایندە ئەوەندەیەکی کەم دەهێن و ناچار دەبن دەسەڵات ڕادستی ئۆپۆزیسیۆن بکەن وەک هێزێکی نەوەی نوێ ئەمە چەندێک بە هۆکاریەکی واقعی دەبینن ئەوەی کە پارتی یەکێتی ئاگاهانە کاتی هەڵبژاردن دوا دەخەن و تەگەرەی تێبکەن بۆ ئەوەی کە لە ڕێم هەڵبژاردنەوە دەسەڵات نەکەوێتە دەست هێزێکی وەکوونەوەی نوێ ئەدا چون سادەتی شت ئێمە تەجووەیە کە هەمانە لە انتخاباتی کەرکووکا بوو دەرکەوت کە موقعیت و جێگەڕێگەیە نەوەی نێت ماگەشەیەکا و بێ ئەو ئێمەش قسەی بکەین لەسەری بێدەوەی کە تەفسیرێ بین لەسەری جێگەڕێگەی لە ناو کۆمەڵگەیە لە ناو هاوسەنی هێزەکانە جێگەڕێگەی لە کەرکووکا زۆر باش پاشەشێکی گەورەی پێکرا بە نەوەی نوێ ینی زەڵوەیەکی گەورەی خوات وێسەر ئەم شتانی ئەم لە خەو خەیاڵاتی خۆیان قسا ناکەن خەیاڵەتێکە جۆرێ نەواقعەتین ئەمان نەهێزێکم بتوان ئیداری حکومەتکەن نەهێزێکن ئاعتیباری منطقەیان هەیە نە دەولیان هەیە نە ئێران قبولێکان نە تووشیا قبولێکان نە حکومەتی عێراق قبولێکان عادیە ڕابیتیان هەبێ بچێت سەر لە مەسەڵ بڵین سەرۆکینەوەی نوێ بچێت سەر لە سۆدانی باو دانیشە لەگەڵی بەڵامەوەی کە سۆدانی دانیشە حکومەتێ پێ بێ پێک بێ لە کوردستانە حکومەتێ پێ بێ انتخاباتێ بکرێ نەوەی نوێ ئیداریکە ئیمکان نێ مەقبولکە ئێران ئیمکان نێ مەقبولکە تووشیا ئیمکان نێ مەقبولکە و خەڵکی کوردستانیش پێشەمومانە ئەوەی کە حکومەتێک بە ناوی نەوەی نەوە بێ ئیداریکە ئیمکان نێ قبولیکە ئەوەی کە لە انتخاباتە ئەو دەکوچیشیێنە هیچ جێگەڕێگەیەک بەنەوەی فقط بەزوێت دامەزرێن و معاش وەرەگرن ئەیناوەی کە بتوانێت جێگەڕێگەیە ئالوگۆڕێکی جددی لە وەسعەتی کوردستانە هەلومەرجی سیاسی کوردستانە و پارتی وشێتی لە کۆڵم خەڵکە بێتەوە ئەوە ئیمکانێ لە ڕێگەینەوەی نوە بەدەست بێ و جێبەجێ بێ وە بکرێ و ئەویش لە زمینی بە بچنی من نەوەی خۆی بەشێکە لە سیاسەتی ئەحزابی بۆرجوازی لە ناوچەکەیە کە چۆن وەکو ئۆپۆزیۆنە چۆن ئەوێ هاوسەنیەک ڕاگرێ سەهمێکی هەبێ بەشداریە بێ ئەو ئەکرێت لەگەڵیان ڕێکەوێت سەمێکی بێ بەڵام نەوەینێ ئەو هێزە سیاسیە نییە ئەو لایەنە نیە کە بتوانێت ئیدارەی ناوچێ نەک کەم و کوردستان هەتا زۆری سەڵیش بکە نە خەڵک لێ قبوڵەکە نە هیچ هێزێکی دەولی لێ قبوڵەکە و نەواقع نە حکومەتی عێراقی لێ قبوڵەکە ئەمە ڕسمیە و ئەمە شتێکی واقعی دێ قسێک نییە بەڵام بۆ بڵێ سەرکردەکانی ئەمینە یا سیاست دەرمەدارەکانی ئەم لایەنی نەوەی نوێ خۆ خەیاڵە بۆ ئەندامەکانیان بۆ خەڵک ئەبێ واقسە بکە بەڵام ئەو قسانە ناچێت لە گیرفانی کەسەوە بێچێتی و پارتی بە انتخابات کۆتاییان نایە ئەبێ هەڵسانی جەماوەر شۆڕشی کۆمەڵایەتی ناڕەزایەتی خەڵک ئەوانە توانێت یەکێتی پارتی وەلانێ حتا خاڵێکە پێویستە ئیشارەی پێوێن لەم گفتوگوۆیە مەسەلەیە کە هەتا ئەگەر ئەم انتخاباتە بڵین بە زەری پارتیش بێ بەبەستەوە کە حتا ئەگەر محکەمەی فیدرال بەو پێ ئەوشکێ پارتی دەسەڵات تەسلیم ناکە ئیمکان نییە و حکومەتی عێراقیش ناوێ پارتی دەسەڵات تەسلیم بکە توافقات و ئیتفاقاتێک کە حکومەتی عێراق لە ناوەندبوونەوەی عێراقا ئەوێ ئیدارەی کولی عێراقا وەکو مەرکەزیەتێک
ناتوانێت ئەو کوردستان ئیدارە بکە هاوهەنگی سەدر هەچ کەسێ حکومەتی عێراقی بەدەستەوە ناتوانێت ئیدارەتی کولیەتی پێکاتەکانی عێراق بکە یا مەسەلەن جغرافیان ئەو ناوچەکان بکە بەمانە پێویستیان بە پارتی یەکێتی ئیداری کوردستانە بکەن نە ئەو دوان نە یەکێتی و پارتی یەکەگرن ئەتوان بڵێن حکومەتێکی مرکزی لە کوردستانە بۆیان دروست دەکرێت ئەم واقعاتە ئەمێنێتەوە حتاکو خەڵک شۆڕژەکە هەڵەسی ئەمانە لە خاتە لاوە یاخو مەسەڵەن بڵێن چۆن حکومەتی عێراق بە هێزی ئەسکەتارێکی دنیا کۆتایی پێدرا نازانمە ڕوونایی هیچ مەسەلەیەک نێ بۆ ناڵم ئەنام دوو هێزە حاکمێتیان نامێنێ بەمان بەڵام ئەبنە پاشکۆی سیاسەتێک کە حکومەتی عێراق پیادەیەەکە ناتوانن لە سیاسەتەکانی حکومەتی عێراق دەرچن ئەم واقعەتە حکومەتی عێراقیش پێویستی بە یەکێتی و پارتیە کە ئەنی خۆی ناتوانێت مەسەلەن ئەوەی کە جاران زمانی حکومەتی مرکزی حکومەکانی پێش و سەدام و پێسەدام ئیداری کولی عێراقیانەکەت ئەو وەزی کوردستان ئەوە کۆتایی هاتووە ناتوانرێت هیچ حکومەتێکی مرکزی ئەبێ هێزێکی گەورە دروستکە ئەبێ مخابرات دروستکە استخبارات دروستکە هێزی عسکەری گەورە بێنێ ئەمەش بۆ واقعەتی ئێستا حکومەتی عێراق نە لەباری عسکەری نە لەباری سیاسی نە لەباری دەوری نە لەباری جغرافیای منطقەی ئەو امکانەتی نەبتەوە عێراق ئەوە لە کوردستان 30 ساڵ زیاتر لە جێژاوی سیاسیە و ئەگەر ڕۆژ جۆرێک بیانەوە جەوەکە ئارام بکەنەوە استقرارێکی سیاسیکە بەش بۆ شێوەی ناوەند بوونەوە ناکرێت هەرچەرە سیاسەتی حکومەتی عێراق ناوەند بوونەوەیە بەڵام ناوەند بوونەوەکەی معنایەوە نییە کە دەست بەداری ئەو هێزە هەتا ممکنە هێزی میلیشیا هەیە لە بەسڕایشی پێی بێ ئیدارەی ناوچەیەکی بۆ بکە بامان دەرەجە حکومەتی عێراق پێویستی بە پارتیشە پێویستی بە ڕێکێتیشە بەڵام پێویستی بە گۆڕانەکەی وەکو کارتۆنێک وەکو دیکۆرێک هەبێ بەنای ئۆپۆزیسیۆنەوە ئەم تەسریحاتە لەمە نۆ قسانە بکە تاچە لەمەش داوامێ معلوم نییە بەڵام لە وتارێکتاندا لە بڵاوکراوەی ئۆکتۆبەر لە ژێر ناونشانی یاریکردن بە هەڵبژاردن باز لەو دەکەن کە منمانەیەک هەیە لە نێوان دەسەڵاتدارانی کوردستان و حکوومەتی ناوەندی و ئەوەی کە پارتی هات بایکۆتی ئەم هەڵبژاردنانەی کرد بەڵام بە زمانی خۆیان دەڵێن ئەوان لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردان واتە بەشداری هەڵبژاردنیان ڕەت نەکردێتەوە لەگەڵ ئەم جۆرە هەڵبژاردنانی کە ئێستا پێی دەوترێت پێشوەخت بڕیار لەسەر شارەنووسی هەڵبژاردنەکە دراوە پێم خۆشە بە کورتیت ئاماژەیەکیش بە ڕۆڵی پارتی بدەن لە پەیوەند بەم هەڵبژاردنانەوە ڕۆشنترشی لەوەیە کە ئەوێ پارتی کەڵێ انتخاباتێکی لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردام ڕۆشنی کاتەوە پاک و بێگەر لای ئەو چییە چ مانایەکیە چیە بڵین جارە کوتاکان خۆی پاک و پێگەرنێ کە تۆ 11 کورسی داناوە پێش انتخاباتدا دەمێتەوە هەڵبژاردن نییە تۆ قەرارداوە 11 کەس ئەندام پەرلەمانن بە ناوی کوتاکانەوە بە ناوی مەسەلەن ئاشووری مەسیحی تورکمان بەبێ ئەوە هیچ انتخاباتە ینی ئەساسی هەڵبژاردن لەسەر بنەمای هاوڵاتی بوون نییە مەسەلەن هیچ کەسێ ناتوانێت خۆبژێرێ ئەگەر مەسەلەن بڵین بۆ هەتا حکومەتی عێراق و حکومەتی هەرێویش هەردووچیان انتخاباتە کە تایەتی یەکێ جێتی ئیسلامیە یەکێ عەرەبیە یەکێ کوردیە بەرحاڵ ئەنی ئەساسی هاوڵاتی بوون مەسەن بۆ نمونە سەرۆکی هەرێم بڕاوەوە ئەبێ پارتی بێ ئێ بۆ بەسەن ئەگەر لەسەر کاتە ئەساسی هاوڵاتی بوون نییە مەسەن جێگرەکەی ئەبێ یەکێتی بێ مەسەلەن ڕئیس جمهوری هی عێراق بێ کورد بێ پەرلەمانەکەی ئەبێ سوننە بێ شیعەکەی سەرۆکوەزیرەکەی ئەبێ شیعە بێ ئەم چی ئەم پێکاتانە چێ بۆ بێ ئیدارەی کۆمەڵگەی وا بکرێت تۆ داینێ هیچ ئەمانە لا بە لەسەر ئەس هاوڵاتی من معناکەی وەیە کە سەر بە هەر نەتەوەیەکە سەر بە هەر تائیفەیەکە سەر بەش کەسێکە بە پێی هەڵبژاردن جا حەزەکە حتا حەزەکە ڕئیس وزەرای سەرۆکی هەرێمی کوردستان تورکمان بێ مەسیحی بێ تۆ جارە ئەوان هیچ تورکمانێک هیچ مەسیحەیەک حەقی نییە بتوانێت بێتە سەرۆکی هەرێم یا بێتە سەرۆکوەزیران لە بەغاشە هیچ کوردێ بۆی نیە بێتە سەرۆکوەزیران ئەمە پێکاتەیەکە ئیتفاقاتی هێزە سیاسیەکانە چۆن حکومەت دروست دەکەن بە بینی خۆیانە نە دیموکراتەکەی معنای هەیە نە هاوڵاتی بوون معنای هەیە
ئەوەی پارتیش کەڵێ پاکو بێگە چین تۆ چۆن لە فەزایەکە لەسەر ئەساسی قەومی و تائیفی و دین و مەسهەب و ئەمانە هاتووی حکومەتی پێگەیەنی ناوێنی پاکو بێگە هەڵبەتە ئەو مەسەسەی کە ئەو پارتی مەجموعەیە حسەی خۆی هەموو چەند ساڵ 10 ساڵ جارێک بیکە هەر بۆ پارتی بڕاوەتەوە بەرحاڵ مەبەست وایە شەفابوو نەبێت پارتی باسی کا مەبەستی چییە جۆری هەڵبژاردنە جۆری دەنگانە هیچی معلوم نیە بۆ شتە ئەو ئەبێ وا بڵێ ئەبێ بۆی کە خۆناڵێ من کوتاکان بە قازار بێ ئەڵێ بۆی کەمایەتەکان بەردەوام بن بۆی دیموکراتەوە کەمایەتەکان بەژارن ئێ بەرچێتی بەشدار نەبن بەڵام بابێن و خەڵکۆ ئەو خەڵکە دەنگیان پێ بۆ بێ مسبقدارناوە ئەمە تورکمانە ئەوە یا ئەمە پارتی چێتیە بەرحاڵ بەرنامەکانمان کەماوە ئەگەر بتوان بە کورتی وەڵامی ئەوە بدەنەوە پاشان وەڵامی پرسیاری بینەرێکیش کە دەڵێ ئەگەر هەڵبژاردن بکرێت یان نەکرێت چی شتێک لە ژیانی خەڵکیدا دەگۆڕێت ئەگەر بە کورتی وەڵامی ئەوەش بدەنەوە سپاسگوزار دەبم مەسەلەی ئەساسی ئەوەیە مەسەلەی ئەساسی ژیانی خەڵکە انتخاب هیچ هەڵبژاردنێک لە 92 کە هەڵبژاردن کراوە چەند پرۆسە تێپەڕی بێت چەند دەوریان تێپەڕان بێ ئیتفاقیان کرد ئیتفاقی استراتیجی مثلەن بنکە فراوان هەمووان ئێساش ئەمریکا محکەمە فیدرالی لە تحلیلی ئەخیرا هیچ یەک زەڕە لە ژیان و گوزەران و پێداویستەکانی خەڵک ناگۆڕێ خەڵکی کرێکار هەر کرێکارە خەڵکی زەحمەکێش هەر زەحمەکێشە خەڵکی نەدارە خەڵکی بێلانە هەر بێلانەیە خەڵکی هەژار هەر هەژارە یعنی یەک زەڕە ئەم انتخاباتە پەیوەندی بە ژیان و گوزرانی خەڵکۆنیە بە هەر جۆرێکێتە سەر چێی باتەوە چێ دۆڕێنێ چۆن پرۆسەکەی تەواوە بێ بەکوێ ئەگا شتێکە دوو لە هەر ئەوەش کە لە سایەکان ئاماژەمان پێن لە انتخاباتی پێشووە کە ئەوەی کە خۆیان ڕایگەێن ساسی 5 ساسی زۆر لەوەش کەمترە و بن پێوە ئەم انتخاباتی ئێستا بۆ هەلو مەرج و ئاعتراض و ناڕەزایەتیانی خەڵک لە بەرامبەر دەسەڵاتی کوردیا هەیەی کە ناڕەزایەتێکی زۆر بەرفراوانە غەیری ئەوانەی کە ناچارن ژێردەسەی پارتی وێچێتی بچن هەڵبژاردن بن یا کەسانێک مەسەڵەن جۆرێک بەنای ئۆپۆزیۆ تێوەگلاون ئەنا عمومی خەڵک من پێوانە لە سایەکی پێ بۆ دەنگات ئەوەی کە هەر بە معنای انتخاباتە بۆ جا بە پارتی ناتوانێت پاک و بێگەر بێ ناتوانێت سەرکەوتوو بێ زانتون ڕاکێشانی هەلومەرجێکی سیاسیە کە دەسەڵاتی دوو هێز 3 ساڵە خاوەن دەسەڵاتن زۆنی زەرد و زۆنی سۆ ئەمە بەرداوە بێت و هەڵبژاردن معنای ئەوەیە کە هیچ ئاڵوگۆڕێک بە قازانجی خەڵک ناکە و هەتا هەلومەندی سیاسیش ناگۆڕێ ئللا ئەگەر ئاڵوگۆڕێکی تر بێتە پێشەوە کە یەکێ لەو شتانە ڕێخستنی ناڕەزایەتی بەرفراوانی خەڵکە شۆڕشی خەڵکە و هەوڵدانی خەڵکە بۆ پێگەنانی دەسەڵاتێک کە خۆی خاوەنی ئەو دەسەڵاتە بێت. عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان زۆر سپاس کا لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە هێرشی ئیسرائیل بۆ ڕەفەح بەرنامەمان دەبێت لەگەڵمان بێنەوە. هەر ئەوەندە بوو چانەکەمان بینەرانی ئازیز لەسەر هێرشی ئیسرائیل بۆ ڕەفەح چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر محسین کەریم. محسین کەریم ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە و بینەرانی بەڕێز باش سپاس. لە غەزە ڕەفەح ئەو ناوچەیە کە 1.5 ملیۆن زیاتر لە خەڵکی غەزە پەنایان بۆ بردووە. دووە جێگەیەکە کە هێشتا جەنگ و میلیتاریزمی ئیسرائیل پێی نەگەیشتووە بەڵام ئیسرائیل دەڵێت هێرشی بۆ دەکەم و لە ماوەی ڕابردوودا هێرشی کردوتە بەشێک لەو ناوچەیەشەوە دوێنێ بۆ 120 هێرشی کراوەتە ناوچەی ڕەفەح. وڵاتانی هاوپەیمانانی ئیسرائیلیش تەنانەت هۆشداریان داوە بە ئیسرائیل کە ئەم هێرشە نەکات. ئەمێ پرسم کە مەسەلە چییە؟ ئەم هێرشی ڕەفەح بۆ ئیسرائیل هێندە گرنگە بەڵام تەنانەت هاوپەیمانەتەکانی وەکو ئەمریکاش داوای لێ دەکەن کە ئەنجامی نەدات. ئەزانین چۆن بە بڕای من درێژەدان بە شەڕ بۆ دەوڵەتی ئیسرائیل و بۆ حکوومەتی ڕازڕەوی ئیسرائیل و
پێگەی سیاسی نەتەنیاهۆ مەسلەیەکی چارەنووسسازە بۆیە طبعاً کاتێک کە بە حسابی خوان بەشی سەر و ناوەڕاستی غەزەیان پاکردەوە ئاخر با بڵێن شوێنی پەناگەی منەظەمە با بڵێن جەماعەتی حەماس وەکو بە ناوچەی ڕەفەح دیاریان کرد دەستنیشانیان کرد کە ناوچەی ڕەفەحەوە هێزەکانی با بڵێن حەماس لەوێن و لە ڕێگەی هێرشکردن بۆ سەر ڕەفەحەوە توان کە کۆتایی بە سەرجەم وجودی حەماس بێنەوەی کە نەتەنیاهۆ ئەڵێ کە بە جۆرێک یعنی ئەمە ئاخر پایەگا و توانای حەماسەکە لەو منتیقەیە مەوجودە ماوەتەوە بەم هێرشە بتوانێت کۆتایی پێبێنێت کە معلومە ئەمە پێم وایە حقیقەتێکی ئەو تۆی نییە ڕاستە مەسەلەن یعنی حەماس لەم شوێنانە تەواجودی هەیە بەڵام هەر ئەمڕۆ هەواڵەکان ئەوە گەێنن کە لەو ناوچانەی باکوڕی غەزەش کە ئیسرائیل بەحسا پاکی کرد بۆ کۆنتۆڵی کردبوو جارێکی کە شڕ و پێکدادان لەو منتیقەی جەبالیای پێڵێن ئەگەر هەڵان لەبن بێ دەستی پێکردوێتەوە و چەندین سەربازی ئیسرائیلی کوژان و ینی چەک و تەقەمەنەی ئیسرائیل تێکشکێنراوە کەواتە ینی مەسەلەی جەنگەکەەوە نیە کە با بڵێن ئەخیر معقل ئەخیر با بڵێن لانکەی حەماس لە ڕەفەح بەڵکو ئەم منتیقەیە مابوو تەنها لە هەموو غەزەیە کە وێران نەکراوێ ئەم منتیقەیە مابوو کە کاول نەکراوێ ئەم منتیقەیە مابوو کە خەڵکی هەموو غەزە بەرە ئەو منتیقەیە ڕۆشتبوون ینی تەنها آخر پەناگەی خەڵکی فەلەستی خەڵکی غەزە بوو ڕویان تێکردووە بە ینی ئیسرائیل بەڕاستی بڕیاری یاوە مەسەلەن ینی ئەمە جۆرێک هەتا شەڕ لەگەڵ حەماس نیە ئەمە جۆرێک لە تەکمیلەکردنی کۆمەڵکوژی خەڵکی فەلەستینە تا ئێستا بەپێی داتاکان نزیکی 40,000 هاوڵاتی فەلەستینی کە تقریبا وەکو باز دەکرێت بەشی ئەتوان بڵێم نیوەیان مناڵ و ژنن یعنی کوژراون ئەمانە بێجگەلەوەی کە بەشێکیان لەژێر دار و پەردوی خانە ڕووخاوەکانان نزیکەی 80,000 هاوڵاتی فەلەستینی غەزە برینارن کە بەشێک لەمانە ئیمکانی ئەوەیە بمرن بەهۆی تێکچوونی هەموو ئیمکانات و هەموو پێداویستی و هەموو خزمەتگوزارە تەندروستی و ئینسانیەکان لە غەزان نەبوونی مەسەن نەناردنی کۆمەکی غیزایی کۆمەکی دەرمانی کۆمەکی پزیشکی داخستنی زۆربەی خەستەخانەکان داگیرکردنی و بڕینی هەموو سەرچاوەکانی با بڵێن وزەوە لەو ناوچێ بۆیە ینی دەزانین چۆن جینۆسایدێکە کە ئیسرائیل بەڕاستیوێت پرۆسەکەی دەست پێ کردو ئەوێت بە سەرنجامی بگەێنێتوە ئەمە بۆ ئەو شەڕی بە جۆرێک مان و نەمانە بەڕای من بۆ نەتەنیاهۆ بۆ حکومەتە ڕازڕۆکێ هەتا ئەخیر قسەی نەتەنیاهۆ ئەوەیە کە ئەڵێت لە بینی مانەوە و لە بینی تیاچوونە ئێمە ئەم ڕێگەیەمان لە بەردەمایە ڕێگەی ترمان نییە یعنی وا ڕاگەیەنێت وا بۆ خەڵکی سای ڕاگەێنێت کە ئەم شەڕە شەڕی وجودی ئیسرائیلە شەڕی بوون و مانەوەی ئیسرائیلە ئەگەر بدۆڕێن ئەوە ینی ئیسرائیل لە بەردەم هەڵۆشانە و تیاچون و وەکو خواڵن تیرۆر و کوشتار و ئەمە ینی ئەمە بە بڕای من بەرژەوەندی باڵی ڕاستی بۆرژوازی ئیسرائیلیە کە ئێستا هەوڵیاوە بە جۆرێک لە جۆرەکان بە لە ڕێگەم تەبلیغاتەوە لە ڕێگەی بەکارهێنانی ئەو باڵین هێرشە تیرۆریستەی حەماس یعنی جینۆسایدێک لە بەرامبەر خەڵکی فەلەستینە این کات بەسەرنجام بگێنێ و پاشەکشە بە هەموو ئەو ینی بە قەزەی فەلەستین کە پاشەکشە بە قەزەی فەلەستین کامە هەر لەم ڕۆژانەی پێشوە ئاگاداری ئەو بووین کە لە مەجلیسی نەتەوەگرتوەکانە لە ئەنجومەنی نەتەوەگرتوەکانە بڕیار بوو کە یا با بڵێن پێژیاری ئەو کرا کە دەوڵەتی فەلەستین با بڵێن ینی کورسی دائمی پێ بدرێت ئەوەی کە مخالیف و پێ ئەمریکا و ئیسرائیل بوون ئەمریکا و ئیسرائیل مخالیف بۆیەتە لە کاتێکا کە خۆیان ئیتفاقی ئۆسلۆیان ئین کردووە ئیمزا کردووە لەژێر ڕعایەتی ئەمریکا ئیتفاقی ئۆسلۆ ئیمزا کراوە کە مەسەلەی دروستنی دو دەوڵەتە کەچی ئەوان نوێنەراتی دائمی یا بڵێن نەک دائیم ببوون نوێنەراتی تەواوەتی خۆتان نەزان ئێستا فەلەستین لە نەتەوەگرتوەکان وەکو هینێکی هەیە کورسێکی موقەتە نەبێت چاودێرە بەڵێ بەڵام ویستیان کە ینی ئەندامەتی هەمی شێوەرگی ئەمە قبول نەکرا ئەمەی کە ئەزانین تۆی کە تۆڵی لەسەر ینی سەرباری ناڕەزایەتیەکانی ئەوروپا و ئەمریکا بۆ ئەم مۆزوعە هێشتا ئیسرائیل و باڵین بە تایبەتی حکومەتی نەتەنیاهۆ سوورە لەسەر ئەم هێرشەی من پێم وایە کە نە ئەوروپا ئەمریکا هیچیان جددی لەو قەزیا درۆ ئەکەن ئەزانین چۆن ئەوان لەژێر فشاری ڕای گشتی خۆیانە لەژێر فشاری ڕای گشتی ئەمریکا و ئەوروپا لەژێر فشاری تەریککەوتنەوەی دیپلۆماسی ئەم دەوڵەتانە تەریککەوتنەوەی ئەمریکا و فشارەکانی ینی هەتا لە منطقەکەیە بە جۆرێک تەریککەوتنەی ینی ئەمریکا لە بەرامبەر هەتا دەوڵەتانی عەرەبیە و دەوڵەتانی کە بە جۆرێک قەزی فەلەستین بان مەسەلەیە
ئەمانە ینی ئەم تەریکەوتن ئەم شکستە دیپلۆماسی ئەمریکا و ئەم تەریکەوتنەوەی ئیسرائیل و بە جۆرێک ینی ئەو پرۆسی کە دەستی پێکردبوو لە ینی پرۆسی چۆڵی ئاسایی بوونەوەی شەرقی ئەوسەد ڕۆژهاتی ناوەڕاست و بە جۆرێک ئیسرائیل بچێتەوە ناوفەزای دەوڵەتان وڵاتان و دیپلۆماسیەتی شەرقی ئەمە بە جۆرێک ینی شکستی هێناوە بۆیە بە بڕوای من ئیسرائیل ئەم شەڕی خۆی کات و غەربیش ئەمریکا و ئەوروپا ینی جددینین لەم قەزیە لەژێ فشارێکە ئەم جۆرێک لە مجاملەی ڕایگشتی ناوخۆیە جۆرێک لە مجاملەی با بڵین دەرەوەیە دیپلۆماسیەتە کە بەخەرجیان کە بڵێن گوای ئەوانش لەگەڵ وەسانی شەڕان گوای ئەوان لەگەڵەوەن کە مەسەن هجوم نەکرێت بە ڕەفح بەڵام هاوکات چەک و تەقەمەنی ئەوان ئەدرێت بە جێشی ئیسرائیل هاوکات خەڵکی فەڵەستین دەڵێ ئێمە بە چەکی ئەمریکی ئەکوژرین بە چەکی ئەمریکی قەتڵ عامەکرین و ینی لا يزال هێشتا باسی ئەوە کرد کە ئیسرائیل دیفاع عن نفسەکەوە مەسەن ئەمریکا بە ڕسمی ڕایگرێت کە داواکە عملیاتێکی سنووردار بکات ینی ئەمە زین چۆنە عملیات هەمیشە ئەمان تەبریێوان کە ئەتاڵێت ئەمریکا وتوێتی ئێمە ینی دڵنیانین لەوەی کە ئیسرائیلیان بڵین گومانمان هەیە لەوەی کە ئیسرائیل لەم غەزا کۆمەڵکوژی بکات ینی هێشتا لەم ئاستەی ئەمان قساکەن بۆیە بەڕێی من ینی ئیسرائیل لە داخلا خۆی پێویستی پێێتی دەوڵەتی ئیسرائیل پێویستی بەمەیە هەتا بە جۆرێک بۆ زاڵکردنی فەزای ڕاستڕەوی بەسەر کۆمەلگای ئیسرائیلە پاشەشەکردن بە ڕەوتێکی نرخنەگرانە کە لە کۆمەلگای ئیسرائیلە دەمێکە دەستی پێ کردووە لە بەرامبەر ژیان و گوزەرانەوە تا بەرامبەر بە نەتەناو حکومەتە ڕازڕەوەکەی و ئێسەش لە بەرامبەر ئەم شەڕی کە دەستی پێ کردووە بە جۆرێک ئەمە درێژەدان بەم شەڕە و ناوزەتکردنی بۆی کە شەڕی مان و نەمانە ئەوەیە کە کۆمەلگای ئیسرائیلی بخاتە پشتی خۆیەوە چاواشیان بکات نوعێک لە بەرەی ڕاست لە دەوری خۆی ئینسیجام پێ بکات و بتوانێت قەزەی فەڵەستین بە تەواوی کۆتایی پێبێنێت و گومان لەوەی هیچ کەسێک گومانی لەوە نیە کە حەمازە ناو نابرێت یان هیچ کەسێک گومانی نێ دوای مەسەڵەن هەوڵەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ڕاوەستم کە لە سەرەتای ئەم حملەیەی لە دوای 7 ئۆکتۆبرەوە کە دەستی پێکرد ئەوان پشتیوانێکی ڕاستە خۆیان دەکردەوەی کە ئیسرائیل مافی ئەوەی هەیە بەرگری لە خۆی بکات و لە ڕاگەاندنەکانە هیچ قسەیەکیان دژی ئیسرائیل نەدەکرد ئەگەرچی لە زۆرێک لە وڵاتانە خۆپشاندان هەبوو ناڕەزاتی فراوان هەبوو بەرامبەر بە پشتیوانی لە ئیسرائیل دوو ئامانجیشی هەبوو ئیسرائیل هەم گەڕانەوەی دیلەکان ئەوانەی لای حەماس و هێزە چەکدارەکانی ترەوە هەروەها کۆتایی هێنان بە حەماس و نیشاندانی هاوکاری لە ئەوروپا و لە ئەمریکاوە بۆ ئەم هەوڵانە ئیسرائیل نیشاندرا دوای حەومان ئەگەرچی هیچێک لەم ئامانجانە بەدی نەهاتووە بۆ ئیسرائیل باسی کردووە کە هێرش بۆ ڕەفح ئەتوانێم ئامانجانەی بەدی بێنێ بەڵام لێرەدا ڕایانگەیانوە هەم ئەمریکا هەم ئەوروپا کە نایکەن پشتیوانی ناکەن و هۆشداریان پێیاوە کە نەیکات ئێوە ئەڵێن ئەمە جددی نییە بۆ ئەوەی کە جددیت پیشان بن لەمەیانە چۆنە جیاوازی هەیە لە چاو 6 مانگ لە بەر لە ئێستاە کە ڕاستەوە خۆ پشتیوانیان نەکرد معلومە کە جیاوازی هەیە معلومە منوتم لە بەرامبەر ڕای گشتی خوانە تۆ دیقەت بە ڕاستە مەسەن کە ئەو جەریمەی ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەڵەستین دەستی پێکرد پشتیوانێکی جیهانی دەستی پێکرد و لە ئازاریش بەردەوامە بە شێوازی جۆرا و جۆر بەڵام تۆ دیقەت بە یعنی ئەم پشتیوانی بەردەوامی 6 مانگ بە بێ ماندووبوون خەڵکی دنیا بە تایبەتی لە پایتەختی وڵاتە ئەوروپەکان و ئەمریکا و لەمە ببەخشن لەم ئەخیرانەشە لەناو زانکۆکانی ئەمریکایە زانکۆکانی ئەوروپایە ئاگاداری کە بەشێکی زۆری زانکۆکانی ئەمریکا مانگرتنی تاین بووە ینی لەناو خوێندکاران لەناو جامعەکانە مانیان گرتووە دەخوازیاری ئەوەن کە دەست بەجێ کۆتباڵین ئاگربەز ڕابگەێنرێ دەست بەجێ ینی ئەمە مەسەلەیەکە کە بۆ بەخواستێکی گشتی بۆیە من پێمە لەژێر ئەم فشارەیە لەژێر فشاری ڕای گشتی جیهانیەوە لەژێر بە جۆرێک فشاری دیپلۆماسی وڵاتانی هینە مەسەن میسر هەر لەم 1-2 ڕۆژە ڕایگەیان کە یعنی بە جۆرێک چوەتە ئەوەی کە پشتیوانی لەو تەرحەکەیە لەو هینا کاشکاتەکات کە جنوبی ئەفریقیا لە دادگای نێودەوڵەتی کردوێتی بۆ ئەوەی کە ینی بەناساندنی جینۆسایی لەلایەن ئیسرائیل لە فەڵەستین یعنی کە تا ئێستا بزانە ینی ئەم پێژیان لایەن جنوبی ئەفریقاوەکە بەڵام دەوڵەتە عەرەبیەکان هیچیان پشتیوان لێ نەکردو مەسەن تازە بە تازە سعودی و ئێمە وڵاتێکی عەرەبی ترە مەسەن چونەتە پاڵ ئەمە ببوورە میسر ینی کەواتە فەزاکە وردەوردە بەرەوە ئەڕوات یعنی ناتوانن ئەمانە هەروە
بەم شێوەیە ڕای کێشن ینی دەوڵەتانی عەربی بێدەنگ بن دەوڵەتانی عەربی مثلا هەتا دەوڵەتانی تر کە بە جۆرێک ئیدعای پشتیوان لە فەڵەستینەکەن ینی ئەمانە ئەمریکا وەکوتم تەریک کەوتۆتەوە ئەوروپا تەریک کەوتۆتەوە ئەوروپا ینی سمعی شکاوە لە بارینەوە لەناو خۆشیان کێشەی هەیە بۆیە مەجبور ئەمە بکات ینی زەختی ناخۆی لەسەرا شاری ناخۆی لەسەرا ینی شکستە دیپلۆماسیەکە و تەریکەوتن دیپلۆماسیەکان لەسەر ینی ناخوات پشتیوانی بێدرێغ ناخوات زانین چ جەریمێک لە فەلەستینە بەڕێوە ئەچێ گەر یەکەم جار بیانووی ئەوانە بوو کە حەماس خەڵکی گرتووە و تیرۆری کردو ئەمە بەڵام و ئەمە خەڵکی باڵین دەوڵەتی ئیسرائیل مافی خۆیەتی دیفاع لە خۆی بکە بەڵام دەرکەوت کە خەڵکی ئیسرائیل دیفاع لە خۆی بۆ دەوڵەتی ئیسرائیل دیفاع لە خۆی ناکە بەڵکو دیفاع خەڵکی غەزە کۆمەڵکوژەکە یعنی کوشتنی 40,000 هاوڵاتی فەلەستین وێرانکردنی هەموو غەزە یعنی تاک مەسەر خانی بەسەر پێوە ماوە وێرانکردی خەزەخانەکان وێرانکردی قوتابخانەکان کوشتنی دەیان و لە ئەندامانی ڕێکخراوی ئەنۆرواکەوەی کە خودی ئەوروپا و ئەمریکاوانە کۆمەکی پێکەنەوەی کە منەظەمەیەکە کە کۆمەک بە خەڵکی فەلەستینە کاریانی ئەمانە یعنی ڕای گشتی دنیای بە جۆرێک تر هین کردووە گۆڕیوە بێجگە لە حتمما بێجگە لە مەساڵحی دەوڵەتە گەورەکان کە حتمما فشاریان لەسەر ینی فشاریان هەیە لەسەر ئەمریکا و لەسەر ئەوروپا بەڵام ئەمە حقیقەتێکە کە ئەم زەختە ناوخۆیە ئەم زەختە جیهانیە ئەم تەریکەوتنەوە ڕسوابوونە دیپلۆماسی ئەمریکا و ئەوروپا ناچاری کردون کە بەم زمانە قسەکەن بەڵام هاوکات لە ژێرەوە چەگەن بە ئیسرائیل هاوکات یعنی بە شێوەیەک لە شێوەکان هێشتا هەر دیفاعەکەن دقت بە هێشتا ئەوان نایەن ئیدارەی ئیسرائیل کەن مثلا ئەمریکا یعنی دژی ئەوە سێتەوە کە فەلەستین تەسەور کە ینی لە دوای ئەم هەموو کارەساتە دژی ئەوە فەرزە کە فەلەستین ینی ببێ بە ئەندامی نەتەوەیەگرتوەکان لە کاتێکە خۆی پرۆسی ئاشتی ڕعاتەوە چەند ساڵ لەمەوە پێشراوە ببوورەوە تەلەفۆنێکات قەتعی بۆیە پێم کە ئەمە بەڵێ جددینین ئەمانە بەڵام ئەم زەختەوای لێکن کە بە جۆرێک ئەبێت بەم زمانە قسەکە ئیمکانی ئەو نەیتر یعنی ئەزان چە شەرمەزاریەک بە جۆرێک شەرمەزار بوون بە جۆرێک ڕسوا بوون بە جۆرێک خەجاڵت بوون کە ئیمکانی نەیتر بەو ڕاستە و خۆیە دیفاع لە ئیسرائیلکەن بەڵام لە ژێرەوە هێشتا چەکی کەنەدیە درێت من لەم دوێنێ ئیمێڵێکم بۆ هات کە لەلایەن ئەمنستی ئینتەرناشناڵە داواکە دەڵێ کە زەختێنە سەر کەنەدا بۆی کە چەک نەنێرە بۆ ئیسرائیل یعنی ئەمە واقعەتەکە ئەم زەختەیەکە کە ئەمانی ناچارکۆ کە بێ بەم جۆرە قسە بکەن کە ئێسایکە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بەوە داوە کە لە باکووری غەزە ئێستا برسێتی لە ئارادایە و هەروەها تەواوی ڕێکخراوەکانی تریش ئەمنستی و باخی ڕێکخراوەکانی تریش تەنانستا ئەوانەی سەر بنەتەوەی گرتوەکانیشن ئاماژە بەوە دەدەن کە ئەگەر هێرش بۆ سەر ڕەفەح ئەنجام بدرێ ئەوە دەبێتە تراژیدیایەکی کەموێنە ئێوە پێتان وایە ئەگەر ئەم هێرشە بەڕاستی بکرێت بە تەواوی ماناکەوەکی ئیسرائیل لە بەرنامەیدا بۆ ڕەفەح چی دەخۆکات زانین چۆنە من وەکوتم ئەمە ئاخرین شوێن بوو کە خەڵکی غەزە پەنایان پێبردەبوو نزیکی وەک خۆشەوت ملیۆن و نیوەک خەڵک و ئێستش تقریبن لەم دوسێ ڕۆژەیە کە هێرشەکەی دەست پێکەوە بە بەشی ڕۆژهەڵاتی ڕەفاح نزیکی 450,000 کەس خەڵکی بابڵین غەزە لەوانی کە ئاوارە بوون چەند جاری کە ئاوارە بوون و ڕویان لە نامەعلوم کردو بەڕاستی بێجگەلەوەی کە مەسەرەن چەنەها کەس کوژراون مەسەر دیمەنەکانە بینی کە لە تەلەڤیزیۆن شانەیە مەسەر مناڵی پچکۆلە بەڕاستی 4 ساڵ و 5 ساڵ 6 ساڵ لەگەڵ ژن و دایک و باوک و پینیانە مەسەن لە بۆردمانەکە لە پشتیان ڕاکەن یعنی دەم و چاوێکی ترسا و تۆقێنرا و ئەمە ئینەکەیەتی یعنی زانی چۆنە تۆ کاتێک کە ئەخیر پەناگەیەکی ئەو خەڵکی کە ڕووی تێکردووە ئەەکەی بە بەیدانی شەڕ بە هێزێکی فراوانی چەکداری بە بۆردماکردن بەمە حتمما یعنی ئەو پرۆسی جینۆسایدی کە دەست پێکردووە بە کۆتاییە گەێنێت یا دەرەجەیەکی تر ینی ناوچەیەکی تر کۆمەڵێکی تر خەڵک کۆمەڵکوژەکە بەڕاستی کەمە معلومە کارەساتێکی ئینسانیە و تراژیدیایەکی ئینسانیە کە بەڕاستی ینی هەروەکۆی کەسم تراژدیا بەڕێوە یانی وە نێمەڵی ڕوئیات بەڕێوەیە و بەڕای من خەریکە تۆ کۆی تەکمیلاکە بەتایبەتیش مەسەن ئاگادارن کە تەمان میسر بە حکمیەوەی کە جێشی ئیسرائیلی بەشی فەلەستینی بابڵین دەواازەی ڕەفەحی گرتووە بەسەن ئیسرائیلیش میسریش ئەو دیوی داخستووە هەر ئەمەی داخستی دەواازەی ڕەفەح کارەسات دروست دەکات ینی ڕێگە لە گەیشتنی تاکە دەواازەیە کە کۆمەکی دارایی کۆمەکی خواردن کۆمەکی توبی بگاتە خەڵکی ئەو ناچێت ئەم داخستنش بەرحاڵ کارەساتێکی تر دروست دەکات یعنی بە بڕوای من خەڵکی غەزە
لە بینی مردن و مردنا ماونەتەوە ئەوەی کە ئەیان پارێزە بەڕاستی ئەو حرەکەتە جیهانیەیە کێسە دەستی پێکردووە بە جۆرێ فشارەکانی این کردووە و ئەو حرەکەتی هەتا خودی ناوخۆی ئیسرائیلیشە کەلام بەرامبەر ئیسرائیل و دەوڵەتی ئیسرائیل و حکومەتی نەتەنیاهو هاتوۆتە مەیدان بە جۆرێک لە جۆرەکان داوای ڕاگربە زەکات داوای هەتا ئیستیقالەی هینەکەن و هەتا من ینی ڕاگەیانێکی وەزیری پێشتووتری حکومەتی ئیسرائیلم گوێ لێ بوو وەزیری دیفاع کاڵێ دەڵێت ینی ئەم شەڕی کە ئەیکات ناتەنیاهو خۆشی نازانێت چیەکە تا نازانێت بەیانی چیەکە هەتا بە جۆرێک دەڵێ حەماس لە ناو نەفەقەکانەوە باشتر لەو ئیداری شەڕەکەکە ینی بە جۆرێک هەتا ینی سیاسەتمەدار ئیسرائیلیەکان ئەوانی کە خۆیان دژی باڕی ئۆپۆسیۆن و نەیاریئینن نەتەنیاهۆن لەوە تێگەشتون کە ئەمە شەڕێکی بێهودەیە ینی ئەمە هەتا مەسەرەن من وتم ینی ئیمکانی ئەوە نیە ئەزانچ ئیمکانی ئەوە نیە کە ئیسرائیل بتوانێت دوای نزیکی تقریبا بەرەو 8 مانگ نەچێت بە هەموو ئیمکاناتی عسکەری خۆیەوە من گوێم لە محلێکی عسکەری بوو وتی لە شەڕی بینی میسر و ئیسرائیلە باشە وتی 2 فرقەی عسکەری نارد جێشی ئیسرائیلی ئێستا 3 فرقەی لە غەزا شەڕەکە یعنی دیقەت بن ینی هێشتا حەماس ئەتوانێت لەم لا لەولا دەرکەوێت و هین کات ینی نەیتوانێت کۆنتڕۆل بکات کەواتە ئەم حقیقەتەی کە هێزێکی بەحاڵ عسکەری ناتوانێت شەڕی هێزێکی نەوعما کە پارتیزانیەکە و لەژێر نەفەقەکانە ئەوەی نەکات و داشی خۆکوژیەکە بەڕاستی ئەمە شەڕی جاتا جێشێک نییە بڵێ جێشەکە باڵێن شکست پێکێش و تەسلیمێکە دەوڵەتەکە دانیشێ مصالحاکە هەتا مەسەلەن ینی ئەم حەماس بە جۆرێک چەکدارەکانی انتحارین بەڕاستی و پێشیان وایە دیفاع لە قەزیەکەن کە قەزێکی حەقا و بە قەناعەتی من ئەم ڕووداوەی کە ڕوویە و ئەم بەتاتی ئەم جینۆسایدەی کە ئیسرائیل لە بەرامبەر خەڵکی فەلەستینا کردی بە جۆرێک پێگەی حەماسی بەرزکردێتەوە من ئەوە بڵێم ینی بەداخەوە حەماس هێزێکی تۆریستە هێزێکی ئیسلامی هێزێکی کۆنەپەرستە هێزێکی دژە دژە ئینسانە بەڵام بەداخەوە کۆی کە لەم شەڕەیە وەکو هێزی مقاومە بەرامبەر بە ئیسرائیل دەرەکەوێت ئەگەر 4 تەقەشکا لەم لەولاوە بەڕای من اعتیباریە چێتە سەرەوە بەداخەوە کەوایە بەڵام بە بڕای من ئیسرائیل لەباری سیاسی و تا هاتووای من لەباری عسکەریشەوە سەرکەوتی بەدەست نێناوە سەرکەوتن بەدەست نانێت و نیتر ڕسوا ئەبێ و ئەم حرەکەتە جیهانی کێسە دەستی پێکردووە هەتا من ئەوەم بیست کە طبعا کۆبوونەوەیەک بۆ لە جنوبی ئەفریقیا لە مەسەرەن 42 وڵات چوونەتە پایەوە یا کۆبوونیان لەسەر کە کەمپینێکی دژی ئاپارتایدی دژی جینۆسایدی ئیسرائیل دەست پێ بکات وەکو کەمپینێکی کاتی خۆی دژی ئاپارتایدی ئەفریقای جنوبی دەستی پێکرد ئەم حرەکەتە جیهانیە بە جۆرێکە تا دەوڵەتەکانیشی ناچار کردووە کە بێن بەتایبەتی ئەم بەڕای من ئەم هەنگاوی جنوبی ئەفریقا جێگەی تەقدیرە بە سەراحەت یعنی ئەم هەنگاوی جنوبی ئەفریقا ئەوەی کە ینی شکاتی لە دادگای نێودەوڵەتی کردووە دادگای لاهای کردووە بەوەی کە ینی ئەمەی کە ئیسرائیلی کە جینۆسایدە هەرچەند کە دادگای نێودەوڵەتی ئەمەی بەڕسمی نەناسیوە و داوای لە ئیسرائیل کردو کە ئاگاداری ئەو وەزع بێت و حەزەر بکالەوەی کە جینۆسایدکە بەڵام بردەوە دەفشارەکان خەریکە تومە بێتەوە بەوەی کە ممکنە فشارەکان لەسەر دادگای نێودەوڵەتی زیاد بکات و بەتابەتی بەوەی کە ئەمەی کە ئێستا بە بەچانە ڕای تەمە جینۆسایدە مەجاالەوەی تیانەماوە و ممکنە ناچار بکرێت دادگای نێودەوڵەتی ناچار بکرێت کە ینی ئەوە ڕابگەێنە کە ئیسرائیل ئەبێ وەقفی اختلاقی ینی ئاگر بەس بکات و ئەگەر ئەمە نەکات ئەو کاتە بە جۆرێک گوێتە بەرامبەر هەچەند کە تا ئێستا بە جۆرێک هەموو مەواسیقەکانی و دەوڵەتەکانی لەژێر پێناوە ئەو کاتە ڕاستەخۆکێتە بەرامبەر بە دادگای نێودەوڵەتیشکە خۆی ئەمریکا و ئەوروپا ئەمانە ئینەکانن یانی باڵێ قازی و محکەمە و دادوەر و هەموو بڕیاردەرەکانن ئەمانە بە بڕای من ینی بە جۆرێک قەیرانی ئیسرائیل قەیرانی سیاستێک لە ئیسرائیل دروست دەکات قەیرانێک کە دەستی بۆ بردووە و سەرنجام ممکنە بە نوعێک لە شکست بە پاشەکشە بە دۆڕان بۆ بشکێتەوە ئەم ئەگەرەش هەیە بەتابەتی لەم بە قوتبوونی ئەم حرەکەتە جیهانی کە لە خوارەوە دەست پێکردووە و بۆ زەخت بۆ سەر دەوڵەتەکانیش قسەیەکە لە بەرگری ئیسرائیلدا دەکرێت هەتا وڵاتان باسی دەکەن وەکو خاڵێکی بەهێزی ئیسرائیل یان ئەوەی کە شتێک کە مایەی بەرگریکردن بێلەی دەڵێن ئیسرائیل پێش ئەوەی کە هێرشکە بۆ شوێنە پێش ئەوەی کە بردومانی بکات ئاگاداری خەڵکەکە ئەکات کە خەڵکی سیڤیل ئەو ناوە چۆڵ بکات هەم ئاگاداری خەڵکە سیڤیلەکە ئەکات بۆ ئەوەی کە پێوە نەبن ئەو ناوە چۆڵ بکەن و ئەمە وەکو هینێک باز دەکەن کە خەڵکی سیڤیل خەڵکی مەدەنی لە بەرچاو دەگرێت لە ڕواگەی تۆ حەقانیەت زیاتر ئەداتە هێرشەکانی ئیسرائیل ئەزان چۆ بەڕای من ئەوە بێجگە لە ڕسوایی بۆرژوازی غەربی و لە ئەنگران هاوپەیمانەکانی ئیسرائیل زیاتر شتێکی تریتیانی ئەزان چۆنە تۆ بە
بە ملیۆنێک ئینسان بڵێ ماڵ و حاڵی خۆتان چۆڵکە لەبەرەوەی من هجوومەکەم بۆ ناوچەکانیەوە بۆی مەجموعە چەکداری حەماس بژم و ئەم خەڵکە هیچ سەرپەنایەکیانێ هیچ ئیمکاناتێکیانێەوە ئەمە لە کاتێک شاڵی کە تۆ هەموو شتێک لێ بڕیون تۆ ئەسەن حەسارێکی لەسەر داناون کارەبا و ئاو لێ بڕیون خەسخانەکان وێرانەکەی باشە ماڵەکانیان وێرانەکەی یعنی خەڵکە بۆ کوێ بچێ پاشان تۆ مەسەن چەند ساعتێک دانی کە 1 ملیۆن کەس ئەبێ ئەم چۆڵکە ئەمە چ ئینسانێتێکی تایە ئەمە چ بەڕاستی شەرعەتێکی تیا غەیری ڕسوایی و بەڕاستی یعنی ئەمە جۆرێک لە ڕسوایی تەبلیغاتی بۆرژوازی غەربی و میدیای غەربی پیشانات کە ئەوێت مەسەن پاکانەی جەریمەکانی ئیسرائیل بکە لە کوێی دنیا مەسەن بە هاوڵاتیانی لەندەن بڵێ ئەرێ چۆڵی کەنوەڵا لەبەرەوەی کەمە قومەلینەوەیتان لێ یعنی ئەمە چ شەرعەتێکی تیا ئەمە چ ئینسانتی ئەمە چ تەبلیغێکی تیا ئەمە لا يعني زين چۆنە خودی شەڕەکەی هەر خودی دەست بردن بۆ شەڕەکەی جەریمەیە زين چۆنە ئەو هاتووە تۆڵە لە خەڵکی فەلەستینە کاتەوە یعنی 30,000 کەس چۆن کوژرا یعنی مەسەن هەتا ئەگەر خەڵکە نەیتوانی چۆڵیکە ئەو خەڵکە هیچ ئیمکانێکی نەچۆڵیکە ناتوانێت بڕواتە کوێ ماڵ و حاڵی مەسەن چۆن چۆڵکە کاتێک کە تۆ وێرانێکی توینەکەی دوای چی بکات دەما یعنی ئەزانین چۆن ئەمانە هەمووی تەبلیغاتێکی بێمەعنان کە بە بڕای من وەکوتم تەنها ڕسوایی میدیای غەربی بۆرژوازی غەربی پیشانات و ئەوانەیە بە جۆرێک یعنی ئەزانین چۆن مجریمێک یعنی پاکانەی دەستی خوێنایی مجریمێ بکەن کە خەریکە جەریمەیەکی ڕاستەخۆ پیشانادوە بە جۆرێ پاکانەی ئەم تاوانەی بکەن لە پەیوەند بەوەی کە ئەم جەنگە کۆتایی بێ ئاگربەست ڕاگەیەنرێت چەند جار دانووسان کراوە لە نێوان ئیسرائیل و حەماس بە نێوەندگیری وڵاتانی وەکو قەتەر و میسر و ئەمریکا و هەتا وەکو دوای بەڵام بێڕای چەند جار هەوڵدان بە ئەنجام نەگەیشتون لە ڕوانگەی تۆ بۆچی ئەوان ناتوانن ئاگربەست ڕابگێنن بە بڕای من ئیسرائیل ناوێت ئاگربەست بکە ئیسرائیل ئەزانین چۆنە ئەوێت وەکو لە پرسیارەکانی پێشوا وەڵامەکانەوتم ئیسرائیل ئەوێت قەزی فەلەستین تەواو بکات کۆتایی پێبێنێ باشە ئیسرائیل پێویستی بەم شەڕەیە حکوومەتی ڕازرەوی ئیسرائیلی پێویستی بەم شەڕەیە ئەم هەتا گەر دیقەت بن لەم ڕۆژانی پێشوا لە قەتەر و میسر بەناو بژیگوانی ئەوان پرۆژەیەکی سڵح پێژیانکراوە حەماس قبوڵی کرد بەڵام ئیسرائیل قبوڵی نەکرد تەمان ئەوەی کە ینی مەرجەکانی چی ئیسرائیل مەرجەکانی باڵین بەرحاڵ حەماس مەرجەکانی ئەوەی کە بە جۆرێک لە قازانجی خۆیت بەڵام لەمو حاڵەتێکا مەسەلەن ئیسرائیلە بە بڕای من کە من لێرە دیفاع لە حەماس ناکەم حەماس بەرحاڵ لە ڕوانگەیەمە معلومە کە چییە و بەی شوێنەتی بەرژەوەندەکانی خەڵکی فەلەستی ناکە بەڵام ئەوەی کە بەڕاستی نایەوێت سڵحکرێ ئەوەی کە شەڕ ئینەکات بەڕاستی ئەوە ئیسرائیلە حەماس نییە بەسەراحەت حەماس کارێکی ئەحمەقانەی کرد دەستی بر بۆ کارێک بەڵام ئەم جەریمەی کە ئیسرائیل دەستی پێکردەوە نزیکی 8 مانگە خەڵکی فەلەستین قەتوعامەکە و ناوێت ئەم شەڕە کۆتایی بێبێت وەی کە ئاگربەست قبوڵناکە ئیسرائیلە بە خودی هەتا بە تەڵەبی خودی ئەمریکا و کەوە باسەکە ئەمریکا داوای لێکردو خۆ داوای لێکاڵێ هین بکە شەڕا بۆ ئاگربەست کرد بەڵام ئەمریکا ئیسرائیل ئامادەنێکە شەڕا بگرێت یعنی ئیسرائیل بەرژەوەندی لە ڕاگرتنی شەڕانیە پێویستی بەم شەڕەیە و پێ ئەم شەڕە کوتم خدایکۆمە شەڕی مان و نەمانە سەرکەوتنی لەم شەڕەیە بە معنای ڕاگرتنی بە معنای زاڵکردنی باڵی ڕاستی بۆرژوازیە لە ناو کۆمەلگای ئیسرائیلە بە معنای هێشتنەوەی ئەم دەوڵەتە ڕازڕەوەیە لە ئیسرائیلە بە معنای هێشتنەوەی ئەتیباری نەتەنیاهۆیە و بە معنای کۆتایی هاتنی بە بجۆرێک بە خەیاڵ سپاردنی قەزەی فەلەستینە و زاڵکردنی سیاسەتی ئیسرائیل لە ئیستیتان و کردنی لە دەروبەردەری خەڵکی فەلەستین و لە بێحقوقیکردن و بێمافکردنی زیاتریان ئەوەی کە مەسەن دایان ساڵە بە ملیۆنەها خەڵکی فەلەستین ئاوارن و حەقی گەڕانەوەیان نییە ئیسرائیل مافی گەڕانەوەیان ناتێ ئەمە بە جۆرێک پرۆسەی دەربەدەرکردنی خەڵکی فەلەستین و ئاوارەکردیانە بە شێوەیەکی فراوان و ینی بە جۆرێک ڕێگەگرتن لە هەر جۆرە چارەسەرێکی ئاشتیانە ئینسانی قەزەی فەلەستین فشارێکی زۆر لەسەر ئیسرائیل هەیە ئەوەی کە تەنانەت بەشێک لە جووەکانی لە ئەمریکا و لە ئەوروپایە لە بەرامبەر ئیسرائیلدا ناڕەزاتی دەردەبڕون دەڵێن بە ناوی ئێمەوە ئەم کارانە مەکە هەروەها لە ئاستی نێونەتەوەیشدا بەگوتم وڵاتان ئەوانەی کە هاوپشتی ئیسرائیلیان نەکرد هەڵوێستیان لانی کەم بەراورد 6 مانگ بەر لە ئێستا گۆڕاوە ئیسرائیل لە زاری نەتەنیاهوتی ئەگەر بە تەنیاش بین هەر ئەیکەن بە بۆچوونی ئێوە ئاراستەی ئەم ڕووداوانە بەرەو کوێ دەڕوات ئەزانین چۆن من پێم نەتەنیاهو ئەزانێت تەنیا نییە نەتەنیاهو ئەزانێت گەر تەنیا بێت ئەدۆڕێ من دڵنیام لەوە
بەڵام نەتەنیاهۆ پشتیوانی هەیە سەرباریەوەی ئەمریکا وڵاتانی ئەوروپی کە بەڕواڵەت پیشانن کە لەگەڵ ئەم شەڕەنین وە یا شەڕا بۆسێت یا لەگەڵ ئەم فەزایەنین من پێم وایە کە ئەمانە بە شێوەی جۆراوجۆر هاوکاری ئیسرائیلەکەن چەکی بۆ ئەنێرن پشتیوانیەکەن هەرەوەی کە مەسەن لە نەتەوەیەکگرتوەکان ئەمریکا تەییدی قەزینی فەڵەستین ناکا هەرەوەی کە مەسەن هەر لەو مۆزوعە چەندین وڵات با بڵین دەنگ نادەن بە پرۆژەکە بێدەنگ ئەمێننەوە یا ڕای با بڵین ئیمتیناعیان لە دەنگدانەکە ئەمانە هەمووی معناوەیە کە بە جۆرێکی ئیسرائیل پشتیوانی هەیە بەتایبەتیش یعنی بەڕای من لەناو دەوڵەتی ئەمریکا ناو ئیداری ئەمریکا پشتیوانێکی بێدرێکی هەیە ئیسرائیل یعنی مەسەن لەم ڕۆژانە لیندز گراهام کە سیناتۆرێکی ئەمریکیە یعنی ئەوەی ڕاگە دەکە ئیسرائیل حەقە چەکی ئۆتۆمی بەکاربێنێ بۆی کە حەماس لەناوبەر ینی ڕێک دیفاع لە تاوانەکانیەکەوە ئەمە دیقەت بە سەناتۆری ئەمریکی ئەمە لە جەمعە لە حیزبی جمهوریە یەکێکە لە باڵین لە کەسە ئەسلیەکانی ناو بابڵین کۆنگرێسی ئەمریکی و لەم ڕەوتە لەم جۆرە تەفەکورە لە کۆمەلگای ئەمریکا و ببوورە لە دەناو دەسەڵات و حکومەتی ئەمریکا هەیە ئەمانە پشتیوانی بێدرێکی ئیسرائیل ئەمانە چەکی بێمرد چەک و ئیمکانەدەن بە ئیسرائیل وانە هەر ئێستا مەسەن کەشتی ئەمریکی لە منطقەی دەریای سپی لە منطقەی دەریای سووریا کە بۆ دیفاع بۆ پشتیوانی لە ئیسرائیلە بۆ هاوکاری لۆجستیە درۆکەن کە مەسەن ئەڵێت ینی ئەزان چۆن ئەوەی کەوتم ڕووکەش ئەمریکا لە شەڕەکە ڕابگرە ئەو ئینا ئەزانێت هەوڵات کە ئینی بکە ئیسرائیل قانەکە بەڵام بە بڕای من ئیسرائیل قانع نەبێت ئەویش لە پشتیەوە سێت پشتی چۆڵ ناکە وانە ئەگەر ڕاستەکەن ئەگەر ئەوروپا ئەمریکا ڕاستەکەن ئەگەر ئیسرائیل دەنگ نایە یعنی قبولی ئەگەر بەز ناکە بۆچی ئیدانەی ناکەن بۆچی ئیدانەی ناکەن ئەگەر ئەوان بەڕاستی جددین لەوەی کە ئەبێ شەڕ ڕابگیرێت و ئیسرائیلە کە ڕێگە کە شەڕ ڕاناگرێت بۆچی ئەوروپا ئیدانی ناکە بۆچی ئەمریکا ئیدانی ناکە ئەوان تا ئێسش با بڵین ئەوروپا بازۆکڵێ ئەمریکا ئیسرائیل بەم شێوەیە بەردەوامە لەم شەڕە و هجوم بۆ سەر ڕەفعەکە دۆخەکە خراپترە کات و پەیوەندی نێوانمان خراپترە کات پەیوەندی نێوانیان خراپترە کات نەک ئیدانەیەکەن تۆ دیقەت بەیانی پەیوەندی نێوان خراپترەکە جا پەیوەندی نێوانتان خراپترە ئەو جەریمەیەکە باشە لەبەری کە جەریمەکە خەڵکە کوژێ قەتوعامی خەڵکێکە بەڵام تۆ دوێنێ یەکتتان باوەش کردو ماشتان کو ئێستا ڕۆ لەوانەیە تۆزێ مەسەن ینی ماچینەکەی تەوقی لەگەڵ لەوە زیاترن ینی بەرحەڵ لەوانەیە کە بە ملیار کۆمەک تاکوێ ئێستا ملیارەکە مەسەن تۆزێک کەمێکرد یا ڕەنگەوەش نەکەی ئەمە حەقەتی ئەوروپا ئینە بەڕای من ئەوان لە پشتی ئیسرائیلن و ئیسرائیل ئەم شەڕە بە تەنیا ناکە و نەتەنیا شەڕە بە تەنیا ناکە و ئەوان ئەگەر نەتەنیاوە هەستکە تەنیایە و پشتی نیە من دڵنیام کە زۆر بە ئاسانی ئەتوانێت کە ئاگر بەس قبول کە لەسەر ئاراستەی ڕووداوەکان بەرەوکێ دەڕۆ بە شێوەی پرسم پێتان وایە ئەم فشار نێونەتەوەی بەتایبەتەوەی لە خوارەوەی ئەوەی لە زانکۆکانی ئەمریکا و ئەوروپا ئەو خۆپشاندانە فراوانەی هەفتانە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە زۆر جێگەی تری جیهانایە ئەتوانێت بەر بە ئیسرائیل بگرێت بۆڵی ئەزین چۆنە من ناتوانم بڵێم ئەمە ئیسرائیل شەڕی ڕەفەحی ئەسەن هەر دەست پێکردەوە لەسەر بەردەوامە بەرحاڵ ئەوەی کە تاقیداتی دۆخەکە بەرەو ئەوە ئەڕوات کە مەسەن جۆرێکەوەی هەم ئەمریکا لەژێر فشارایە ئەڵێ عملیاتی محدود کە هەمەوەی کە لەگەڵ میسرا پەیوەندیەکان خەریکە تێگەچێت هەمووی کە لە منطقا بە تەری کەوتووە هەمووی ئەوروپا بە جۆرێک لەژێر زەختا مەسەن ئەڵێت پەیوەندەکان خراپێت ئەمە ئایا چەند ئەتوانێت تەوان لە پاڵ زەختەکەی خوارەوە چەند ئەتوانێت ئیسرائیل ینی ئەم شەڕی کە ئەو بەرنامی کە دایناوە قەتڵ عامی خەڵک لە ڕەفح وێرانکردنی ئەتوانێت مەسەن بی کادیان ینی دەستی ئەلەرزێ لەما نیۆناچڵی کات ئەمە مەسەلەیەکە کە بەڕاستی ینی ئەگەرێکە بەڵام ئەوەی کە ئەتوانێت ئەم قەزەیەک لای کاتۆ من پێم وایە ئەو ناڕەزایەتێک کە لە خوارە دەستی پێکردو ئەم ناڕەزایەتە گەورەتر بووە ئەم ناڕەزایەتە فشارەکانی لەسەر دەوڵەتەکان ئەبینرێ بە بڕوای من ئەگەر ئەم ناڕەزایەتە لەوە زیاتر بچێتە پێشەوە و زەختی لەسەر دەوڵەتەکان هەبێت و ئەم ئەمریکا بە جۆرێک تەریکەوتنەوەی ئیسرائیل بە جۆرێک ئەم مەسەلەی زەختی بۆ لەسەر دادگای لاهای دادگای نێودەوڵەتی بۆ تاوانی جەنگ ئەمە ئەگەر بچێتە پێشەوە بە جۆرێک دادگای ئەگەر بتوانێت ئەم زەختەی خوارەوە دەوڵەتەکان ناچارکە کە قرارێک لە دادگای لاهای نێودەوڵی دەبچێت کە ئیسرائیل بە جینۆسایی تاوانبارکە بەڕای من لەمە سەرکەوتێکی زۆر گەورە متوانێت زەربێکی گەورەی ئیسرائیل بکە ئەمە بەڕای من قورسە بەڵام ممکنە مەسە ئەم زەختە بە جۆرێک ئیسرائیل داوای لەوە کە ئیسرائیل شەڕ ڕابگرێت
ئەمە مەسەن ئەمەیان ئەگەرێکی ممکنترە ئەم هینە ئەوەی کەیتر ئیسرائیل شەڕ نەگرێ یان ڕای بگرێت ئەوەی تر خۆناغێکی تر کە مەسەلەن ینی وەستانە و بەرامبەر بە دادگای لە هاینە دەوڵەتی بە جۆرێک مزداقەتی ئەوروپا ئەمریکا ژغاتە ژێ پرسیارەوە لە ئاسی جیهانی لە ئاسی ناوخۆی وەرە هەتا ئاسی دیپلۆماسیشە کەوتە خۆتان مەسەن بردوێنێ بڕیار دەرەکا بۆ پۆتین باشە پۆتین لەبەرەوەی لە ئۆکرانیا جەریمەی کردووە قراری بۆ دەرەکا کە بێ مەسەن بچێتە وڵاتێ بگیرێ باش ئەگەر دادگای لە های بڵێ مەسەلە بێ ئیسرائیل ئەگەر بەس کاونەیکا کەواتە ئیسرائیل درێژە دەری شەڕە کەواتە بێ وەکو تاوانباری جەنگ سەیری بکرێت باشە لێرا مەسەن موقفێک بۆ دەوڵەتە بەڵام بۆ دەوڵەتان دروست بێت کە کۆنە ینی فشارێکی زیاتر ئیحراجێکی زیاتر هەم لە بەرامبەر خەڵکی خوان هەم لە بەرامبەر دەوڵەتان و دیپلۆماسیەت ینی ئاسی دیپلۆماسیە کە ئەمە ممکنە بە بڕوای من ئەمەش کاریگەری خۆی دابنێ بەڵام وەکوتم ئەزان چۆن ئەگەر ئەم زەختە لە خوارەوە نەبێ ئەمانەش هەمووی قابلی پاشەکشەوە ئیسرائیل جەریمەکانی خۆیان نەکاوە ئەم دەوڵەتان زۆر ئاسایی ممکنە پاشەکشە بکەن بەڵام ئەم زەختەی خوارەوە چەند فراوانتر بێتەوە چەند گەورەتر بێتەوە چەند هەمەگیرتر بێتەوە و چەند ڕادیکالتر بێتەوە بە بڕوای من ئەتوانێت کاریگەری جدیە. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی هەر بشین. زۆر سپاس. ئازیزان زۆر بە داوای لێبوردنەوە کێشەی تەکنیکی جارێکی تر ڕێی لێگرتینەوەی کە یەکێک لە بەرنامەکانمان ئەنجام بدەین وێڕای چەندین هەوڵ نەمانتوانی لەگەڵ ئازاد مەجیددا لە کەرکووکەوە دەنگ و سوورە بە شێوەیەک زامن بکەین کە ئەم گفتوگۆیە ئەنجام بدەین بەڵام حتمما لە هەفتەکانی ئایندەدا لە بەرنامەکانی داهاتوودا ئەو لەسەر ئەو تەوەرە قسە و باز دەکەین و لەگەڵ ئازاد مەجیددا چاوپێکەوتن ئەنجام دەدەین. لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوومان.